کۆبوونەوەی هەشت لایەنی سیاسیە لە ئیدارەی سۆران، جیاکاری و نادادی و بوونی ژمارەیە گرفت لە ئیدارەدانی ناوچەکە کۆی کردوونەتەوە. ئەوان دەڵێن لە سۆران حیزبی دەسەڵات دەستی بەسەر سەرجەم جومگەکانی بەڕێوەبردن داگرتووە و حکوومەت ڕۆڵی خۆی ناجێڕێت. قەناعەتمان وایە وەکو لایەنە سیاسیەکان کە دەسوەردانی حیزبی هەیە لە پرۆژە خزمەتگوزاریەکانەڵێ، لە کاروباری ئیداریەڵێ، لە هەموو بوارەکانی یعنی لە دامەزراندنەڵێ، بۆ نمونە مەسەلەن وانە بێژان مامۆستایان ئەمەزرێن، بەڵام بەهۆی قەرارێکی حیزبی ڕاگیرێ دوای پێداچوونەوە کرێت کۆمەڵێک ناو جیاکرێنەوە وەکو بڵێ بێبەشەکرێن لەو ئەوانە بێژی و لەو دامەزراندنە بەبێ ئەوە هیچ ڕوونکردنەوەیەک بدەیت چی ئەم کارێک کە چی ئەم بڕیارەیدا پێوەرەکان چی بوون، معیارەکان چین. لە ژمارەیەک داواکاریدا کە پێشکەشی لایەنی ئیداری ناوچەکەیان کردووە، حیزبەکانی سۆران دەڵێن پێویستە دەسوەردانی حیزبی دەسەڵات لە کاری دەستگای ئیداری و حکوومیەکاندا نەمێنێت، پرسی دامەزراندن بۆ هەمووان وەکیەک بێت و بە یەک چاو سەیر بکرێن و چەندین داواکاری دیکەشیان هەیە. هەستەکەین کە کوالیتی خزمەتگوزاریەکان وەکو پێویست نییە، یاخود دەسوەردانی حزبی هەیە لە ئیشوکاری ئیداری سۆران، لە ئیشوکاری یاسایی لە سۆران، پرسی تاعیناتی سەربازی، تاعیناتی مەدەنی دەسوەردان هەیە. لە ناوەکان دوای پێداچوونەوە هەندێکیان فەسڵ دەکرێن، هەندێکیان لا دەبرێن. بەڵێ تەمانە ئەو 11 خاڵێک کە ئێمە لەسەری کۆک بووین کەم و کوڕی بووە، پێشتریش هەبووە و نامانەوێت دووارە بیتەوە، ساڵانی ڕابردوو هەبووە و هەندێک کۆنە و هەندێک نوێیە، ئەمانەوێ ئەو کەم و کوڕیانە هەم کەمی کەینەوە. یەکیان لە وەکو برێم لە لایەنە سیاسیەکان وەکو پێویست پرۆتۆکۆلەکان جێبەجێ ناکرێ، ئەم وانە بێژ بەڕاستی گرێبەست پێش ئێستا گرێبەست ئەنجام درا لە 20 کەسیان گرێبەست ئەنجامدا بە سیڤی بوو، بەڵام لە پشت پەردەی خەرچتر دەستکاریە کرد. ئەگەرچی چەند ڕۆژێک پێشتر هەشت حیزبەکە وادەی کۆبوونەوەیان لەگەڵ سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران دیاری کردبوو، بەڵام کاتژمێر و نیوەیەک پێش کۆبوونەوەکە لایەنەکان ئاگادار کرانەوە کە سەرپەرشتیاری ئیدارە بەهۆی هاتنە پێشی کارێک ناتوانێت لەگەڵیان کۆ ببێتەوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.